شوێنی 16یەمین فستیڤاڵی بەدرخانە کە لە ژێرناوی فستیڤاڵی کوردستان بەڕێوە دەچێت. لە ناو ساڵۆنی پێشوازیدا پەرتووشی نووسەرانی کورد دانراون. خوێنەران بە خۆشحاڵیەوە داوای واژۆ لە نووسەرەکان دەکەن. بەشدارانیش بوونی ئەم فستیڤاڵانە بە گرنگ دەزانن. بوونی ئەو جۆرە چالاکیانەوە پێشەندانانی پێشانگای کتێب یا فرۆشتنی کتێب لەم جۆرە فستیڤاڵانەدا زۆر شتێکی باشە بۆ گەشەپێدانی بیر و هزری کوردی، کتێبخانەی کوردی بە تایبەتی من کەوڕۆ کتێبەکانی چلوونۆ کتێبخانەی چلوونۆ دەفرۆشم لێرە یا چاوەدێریان دەکەم بە باوەڕم شتێکی باشە چونکە کۆمەڵێک بەرهەمی تازەی چاپ کردو. جلوبەرگی کوردی و کاری دەستی و بۆنی مێخەک بە ناو هۆڵەکەدا بڵاو بۆتەوە. ئەم خاتوونە دەڵێ دانانی ئەم کەلوپەلە کوردیانە گرنگن تا منداڵانمان کللتوری کورد لەبیر نەکەن. خۆم دروستم کردوون بە دەستی خۆم لە ماڵە دروستم کردوونە و شتی کولتوری نەهێنا من بۆ ئێرە بەشداری لەو فستیڤاڵی. دەم هەیە بڵم کە ئەوە کللتوری مەیە پێشانی منداڵەکانی بدەین کە بزانن ئەوە کللتوری خۆمانەوە ئەو شتانە توانین کەڵکیان لێوەربگرین و لە قەدیمەوە ئەوە ئەو شتان لەو شتانە ئەمە کەڵکمان وەرگرتووە. لەناو فستیڤاڵەکەدا کۆمەڵێک پانێل و بابەتی گرنگی پەیوەندیدار بە کورد و کوردستان پێشکەش کرا. تەورەکەی باسی ئێمە ئەمڕۆ لەسەر کاریگەری کولتور لە لابیگەریدایە خۆ بێگومان ئێمە ئەگە بمان هەیە بەبێ گرژی سیاسی و هێژمونی حیزبی کار بکەین کولتور یەکێک لەو ڕەهەندانەیە کە دەتوانێت کۆدەنگی ناوماڵی کورد دروست بکات و دەتوانێت کیانێک دروست بکات بۆ هاودەنجی بۆ سەربەخۆی کورد بۆی کە پرس و ئامانجی کوردستانی بتوانێت بەبێت تەحەسوبی بەبێ هێژمونی بەرێتە پێش لە ڕەهەندەکە یەکێک لەو ڕەهەندانەیە کە بەڕاستی دەتوانی بەبێ گرژی دەمارگرژی کار بکات بۆ پرسینەتەوەی. هونەرمەندانی کوردیش بە گۆرانی و سرود بەشداری ئەم فستیڤاڵە بوون. تیپی هەڵپەرکێی لاوانیش بە چەندین جۆر هەڵپەرکێی جوانی کوردی بەشداریان کرد. جگە لە گرنگیدان بەلایەنی کللتوری لەناو ئەم شێوە فستیڤاڵانەدا ڕێکخراوە کوردیەکان دەیانەوێت کوردستانیان بەبێ جیاوازی لە دەوریەک کۆبکەنەوە زانیاری و هوشیاری دروست بگەێنن بە نەوەی داهاتوو. جگە لەوەش پەیوەندی و هاو ئاهەنگیەکی دیپلۆماسی گرنگ لە نێوان دیاسپۆرا و هەرێمی کوردستان دروست بکەن. ئاوارە هەورامی کوردستان 24 هێلسینکی فینلاند.